آمين وآمين هاي دردم توتاوا شولنا الله من سير ونبياوا شولنا الله من سير ونبياوا دوایین بەرهەمێکی ئەکۆستیک ڤێرژن بوو گۆرانیەکی هونەرمەندی گەورە حەسەن زیرەک بوو کە هەر پێشکەشم کرد بە ڕۆحی باشی ئەو هەروەک بیرۆرێکی خۆم کە لە مناڵیمەوە تا ئێستا بە گۆرانی و بە بەرهەمەکانی ئەو کەڵە هونەرمەندە گەورە بوو ئەم گۆرانیش ینی حەزێک بوو لەناو دڵما بوو حەزم کرد بە شێوەیەکی ئەکۆستیک بیکەم کە زۆربەی ئامێرەکانی خۆم ژەنی بوو خۆی لە مناڵەوە گۆرانیەڵە بەڵام ینی بە شێوەیەکی باش کە دەستم پێکردێ نزیکی ساڵ و نیوە کە بۆکو یعنی پلانم بۆ داناوە کە بە باشی ئیشکەم جنا پێشتر بۆم نە گۆرانیم هەیە هیچ 2015 بەڵام ئەوە ساڵ و نیوە کەمە بە پلانێکی باش گۆرانی بڵم ئادە ساڵم ئەوە هەر یادی هونەرمەندی گەورە حەسەن زیرەک بوو لە یادە ساڵم بەرنمەیەک هەبوو کاتە ئێمە بەشداریمان کرد وەکو ئەو کەسانەی کە لاسای حەسەن زیرەک بە خۆشحاڵیەوە ڤینۆ گروپ ئێستا بەشێکی میوزیک پرۆدەکشنمانەیە ئەوە چەند ساڵێکە لەو بوارە ئیشەکەین زۆربەی هونەرمەندە گەورەکان تا هونەرمەندە تازەکان هەمویان کارمان بۆ کردوون بەنسبەت کوالیتی ئەم شتانە ئێمە ئەو ئیشە زۆر بە گەورەی سەیریەکەین لەبەرەوە ئەمانەیە کە ئەو ئیشە دەرچێکە لە خەیاڵی خۆمانە زۆر گرنگی پێین.